تایبەت بە ئامارەکانی هاوسەرگیری و جیابوونەوەی هاوسەران لە هەرێمی کوردستان قسە و گفتوگۆ دەکەین تایبەت بەم بابەتە ڕێبین سەباح ڕاستەوخۆ لە هەولێرەوە کە بەڕێزیان پارێزەرن لەگەڵمان دەبێت. کاک ڕێبین سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. سەرنج و تێبینی بەڕێستان لەسەر بڵاوبوونەوەی ئامارەکانی هاوسەرگیری و جیابوونەوە لە هەرێمی کوردستان چییە؟ بەڵێ کاک ڕێبین، ئەگەر ئێستادا گوێبیستی دەنگی منی دیارە ئامارەکانی ئەنجامدانی هاوسەرگیری واروەها جیابوونەوەی هاوسەران لە هەرێمی کوردستاندا بڵاو کراوەتەوە لەلایەن ئەنجومەنی دادوەری هەرێمی کوردستانەوە. سەرنجی بەڕێستان لەسەر ئەو ئامارانی خراونەتە ڕوو بۆ ئەنجامدانی هاوسەرگیری واروەها جیابوونەوەی هاوسەران چییە؟ کاک ڕێبین، ئەگەر ئێستا گوێبیستی دەنگی منی من پرسیارەکە دووبارە دەکەمەوە، دەمەوێت سەرنجی بەڕێستان لەسەر بڵاوبوونەوەی ئامارەکانی هاوسەرگیری و جیابوونەوەی هاوسەران بزانم. سڵاو لە ئێوە، سڵاو لە بینەرانی کەناڵی کورسات. طبیعی ئەو ئامارەی کە دوێنێ بڵاو بوویەوە لە ئەنجومەنی دادوەری لای ئێمەی پارێزەران و ئەوانەی کە لە دادگاوەکو و پارێزەر لە کەیسەکانی کێشە خێزانیەکان کار دەکەین، ئامارێکی یعنی مەسەرەن پێشبینی نەکراو نەبوو، لای ما ئەو ئامارە پێشبینی کراوە بوو لەبەرەوەی ئێمە خۆمان لە ناواقعی دادگاکانین، لە ناواقعی کێشە خێزانیەکانین کە ڕۆژانە لە ناو دادگاکانی باری کەسی کە تایبەتمەندن بە دادگای چارەسەرکردن و حەسمکردنی کێشە خێزانیەکان لەوێدا وجودمان هەیە. ئەو ئامارە بەداخەوە وەکو کوردەواری وتنی ساڵ بە ساڵ خۆزگەم بە پار، ئەو ئامارە ساڵ بە ساڵ بەرەو زیادبوون دەچێت، بەرەو کەمبوونەوە ناچێتن کە ئێمە هەمومان هیوامان وایە، یعنی هیوا و حەزی و ئارزووی ئێمە هەمومان ئەو لەگەڵ ئەوە بوو کە ئەو ئامارە بەرەو کەمی بچێتەوە، بەڵام بەداخەوە ساڵ بە ساڵ ئامارەکە بەرەو زیاتر دەچێتن، بەرەو ئاقارێکی خراپتر دەچێتن و ئامارەی کە دوێنێ بڵاو بووە لەوەیە لای هاوڵاتیەکی ئاسایی و لای ئێوەی ڕاگەیاند کار و هاوڵاتی ئاسایی شتێکی تۆزێ قوڕز بێ، بەڵام لای ئێمە پێشبینی کراو بوو. بەداخەوە ئامارەکان ئەگەر لە تازە سەیرم کرد و خۆشم دوێنێ دیتم لە هەولێر و لە دوهۆک و لە سلێمانی ڕێژەی جیابوونەوە لە چاو ساڵی 2021 زیادی کردوە. تەنها ئەوەی جێی دڵخۆشی بوو کە لە گەرمیان ئیدارەی گەرمیان ئەو ئامارە بەرەو کەمی چۆتەوە، ینی بە هیوام ساڵی داهاتوو. بەڵێ ڕێبین، دیارە هەر لەگەڵ بڵاوکردنەوەی ئامارەکان بۆ چوونی چەندین هاوڵاتی واروها پارێزەرانیش بوونیان هەبوو. باز ئەو دەکەن کە ئەم ساڵ لەگەڵ ئەوەی کە ئامارەکانی هاوسەرگیری یاخود جیابوونەوەی هاوسەران زیادی کردووە، ڕەنگە هۆکارەکەشی زیاتر بەوە بێت کە لە پاڵ جیابوونەوەکەدا زیاتر یاخود بەرزبوونەوەی ئامارەکانی هاوسەرگیریش زۆر بووە. طبیعی ئاماری هاوسەرگیریش زۆر بووە، من ینی نکۆڵی لەوە ناکەم، ئاماری هاوسەرگیریش زۆر بووە، بەڵام ئەوە نابێتە ئەوەی کە بڵین وڵا ئاماری هاوسەرگیری زۆر بۆ ئاساییە ئەو ئامارەش کە ئێستا بوونی هەیە لە بابەتی جیابوونەوە. ئەو ئامارە ئەگەر سیر بکەین، ئەگەر خۆزگە ئاماری 2020شمان لابا 2019شمان لابا، دڵنیا بن ئەو ئاماری کە ئێستا هەیە لە ڕێژەی جیابوونەوە لە ئاماری 2019 زیاترە، لەبەر ئەوەی من ئێمە خۆمان تێبینیمان کردووە هەموو ساڵێک وایە ڕێژەی زەواج تەنها لەوەیە لە ساڵی 2020 تۆزێک کەم بیتن، بەڵام ڕێژەی زەواج لە ساڵەکانی تریش بە هەمان شێوە زۆر بووە، بەڵام لە بەرامبەر بەوەش ئامارەکانی جیابوونەوە یعنی ژمارەیەکی گەورە بووینە. ئێستاش ئەگەر سەیری ئەو ئامارە بکەی، ئاماری 2020 لە چاو ئاماری 2021 زۆر زیاترە لە کێشە خێزانیەکان و حاڵەتەکانی جیابوونەوە. بەڵێ کاک ڕێبین، بە دیاریکراوی ئەو کێشانەی کە بۆ ئەم ساڵ هۆکاری سەرەکی و پلەیەکە من بۆ جیابوونەوەی هاوسەران، کام کێشانەیە یاخود کام هۆکارەیە؟ طبیعی ئەو ئامارەی ئەنجومەنی دادوەری کۆمەڵێک هۆکاری داناوە، بەڵام ئەوەی من بەڕاستی ئێمە درکمان پێکردبی لە دادگاکان بابەتی خیانە زەوجی، بابەتی تەکنەلۆژیا، خراپ بەکارهێنانی تەکنەلۆژیا بەڕاستی لەگەڵ مەسەرەن
ناپاچی هاوسەری و زای دەنیژ نەگونجان یعنی بەداخەوە هاوسەران لە ئێستادا ژن و پیاوی کورد لەسەر شتی زۆر بچووک دێن لێک جیا دەبنەوە ینی ئەگەر مەسەرە سەیری بابەتەکانیان کەی سەیری کێشەکانیان کەی کێشەکانیان ئی ئەوە نین کە لێک جیابنەوە و کە ماڵێک بڕمێن و منداڵەکانیان تووشی حاڵەتێکی ناخۆش بکەن ئەوەی ئێستا بەڕاستی بوونی هەیە لێک ینی پێکەوە گونجان بە ڕێژەیەکی زۆر و زیاتریش وە بێتگەلەوەش ناپاچی هاوسەری و سێم خاڵیش بەڕاستی کە زۆر ئێمە درچی پێ دەکەین ئەوەیە خراپ بەکارهێنانی ئامێرەکانی تەکنەلۆژیا بەڕاستی ئێمە نازانین یعنی ئامێرەکانی تەکنۆلۆژیا بەکاربینی زۆر جار بەکارهێنانی ئامێرەکانی تەکنۆلۆژیا بە هەڵا لە نێوان هاوسەران بۆ هۆکاری جیابوونەوەی هاوسەران لە یەکتری و لێکترازانی ماڵێک و سەرگەردان بوونی کۆمەڵێک منداڵ. بەڵێ کاگڕێبین دیارە لە ئامارەکانە پێم وابێت ئاماژە بۆ نەکراوە کە هۆکاری سەرەکی جیابوونەوەکان یاخود کێشە خێزانیەکان بە دیاریکراوی لە ڕەگەزی نێرە یاخود لە ڕەگەزیمەیە ئێوە وەکو پارێزەرێک ئەو کەیسانی کە ڕۆژانە بەرتان دەکەوێت دەکرێت بڵێ هۆکاری سەرەکیم کێشانە لە نێوان ژن و مێردا زیاتر هۆکارەکە ڕەگەزی نێرە یاخود مەیە طبیعی ئەوە دیاری نەکردووە بەڵام من هەردەم وتومە کێشە خێزانیەکان تەنها یەک لایەن هۆکار نییە هەردوو لایەن هۆکارن بەڵام بە نسبە بۆی دەگەڕێتەوە لەوەیە لە کەیسێک پیاوەکە ١٧ خەتابار بێ ژنەکە ١30 خەتابار بێ لەوەیە لە کەیسێکی تێر ژنەکە ١٧ خەتابار بێ پیاوەکە ١30 خەتابارە بۆیە من هەردەم وتومە کێشە خێزانیەکان تا یەک لایەن خەتابار نییە لە بوونی کێشە خێزانەکان هەردوو لا خەتابارن بەڵام بە نسبەیەک لەوەیە بەریەکەیان بکەوێت نسبەیەکتر ڕێژەیەکتر لایەنەکەی تر بکەوێتن بۆیە لەو ئاماژە بەوە نەکراوە لەبەرەوەی وەکووتم لە کێشە خێزانیەکان کە بوونیان هەبێ لە دادگا هەردوو تەڕەفی کێشەکە یعنی کە ژن و پیاون هەردوو لا خەتابارن بەڵام ئەوەی کە جیاوازیان دەکاتەوە چەند ڕێژەی چەند خەتاباریەکە بەریەکە چیان دەکەوێت و ڕێژەی چەند بەریەکە چیان دەکەوێتن. بەڵێ کاک ڕێبین وەکو کۆتا پرسیار دەمێ ئەو بپرسم یەکێکی دیکە لە هۆکارەکان کە ئاماژەی پێدراوە هۆکاری ئابوووریە هۆکاری ئابووری لە ڕیزبەندی چەنەمدایە بۆ جیابوونەوەی هاوسەران بەپێی ئەو ئامارانی خراونەتە ڕوو ئەو ئامارە ئەگەر سەیری بکەی هۆکاری ئابووری تێدا نەنووسراوە بەڵام هۆکاری ئابووری دەکرێت لە هەموو ئەو نوقتانەی کە باسی لێوە کراوە بوونی هەبێتن بە تایبەتیش لە بابەتی نەگونجان بەیەکەوە زۆر جار بەشێکی کە بێکۆ ناگونجێن هۆکاری ئابووری وایە لێ دەکات کە بێکۆ نەگونجێن لە حاڵەتێک لە کاتێک کە بێکۆ ناوتانن ژیانێک بەڕێ بکەن پێداویستەکانی ژیان بێکەوە دابین بکەن ئەوە خۆی لە خۆیدا هۆکاری ئابووری و خۆی لە خۆیدا ئەوانە زیاتریش لە حاڵەتی نەگونجان بێکەوە بەشێکی لەوە کە هۆکارەکەی ئابووریە بەداخەوە ئەو واقعی ئێستا لە هەرێمی کوردستان هەیە و مەسەرەن بێکاری هاوڵاتیان کەمی مەسەرە دواکەوتنی موچا بێکاری هاوڵاتیان و نەبوونی هەڵی کار بەڕاستی وای کردووە کە بەشێکی زۆر لە خێزانەکان کێشەی ئابووریان هەبێ بەشێکی زۆر لە خێزانەکان بە تایبەت ئەوانەی کە تازە دەستپێکی هاوسەرگیریانە جیاوازن لەوانی کە چەندی ساڵ بێکەوە ژیان و تەحەمبلی هەندێک بابەت دەکەن لەگەڵ یەکتر بەڵام ئەوانەی کە تازە بێکەوە زەواز دەکەن و کێشەی ئابووریان هەبێتن زوو یعنی ناتوانن بەرگەی ئەو کێشەیە بکەن و بەرگەی ئەو ئاریشەیە بگرن لە زوو لێک جیا دەبنەوە زۆر جاریش ئەوە بازەوە دەکەن کە بێکەوە ناگونجێن بەڵام ئێمە دەزانین بەشێکی کێشەکە کێشەی ئابووریە و کە ناتوان بێکەوە ژیان بەسەر بن. بەڵێ زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکان سپاس بۆ بەڕێز ڕێبین سەباح کە بەڕێزیان پارێزەرن سپاس کە ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمان بوون.